بۆ سێم ڕۆژ لەسەر یەک ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان لە ڕێگەی بۆردومانی فڕۆکە و تۆپباران و هێرشی زەمینیەوە بەردەوامە و تاوەکو ئێستاش زیاتر لە 10 وڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە. کەمال عاکیف وتەپێژی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی ئیدارەی خۆبەڕێوەبەری خۆرئاوای کوردستان ڕایگەیاند بەهۆی ئۆپراسیۆنی تورکیا لە ناوچە جیاوازەکان 7,000 کەس ئاوارە بوون و ژمارەشیان ڕوو لە زیادبوون دەکات. وتەبێژی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئاماژەی بۆش کرد بەهۆی بۆردومان و تۆپبارانی تورکیاوە 10 وڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە و 20 دیکەش بریندار بوون. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە لە شارۆچکەی نووسەیبینی باکووری کوردستان کە هاوسنوورە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان دەنگی چەند تەقینەوەیەک بیسراوە و بۆ هۆیەوە ژمارەیەک هاوڵاتی مەدەنی کوژراون. بەرپرسانی تورکیا هێزەکانی هەدەسەیان بە بۆردومانکردنی شارۆچکە کوردیەکە تۆمەتبار کردووە. هاوکات هێزەکانی سووریای دیموکرات ئاماری کوژرا و بریندارەکانی شەڕ و پێکدادانەکانی لەگەڵ سوپای تورکیا و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا سەر بە تورکیا بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوێکی هێزەکانی سووریای دیموکرات داهاتووە لە 2 ڕۆژی ڕابردوودا 262 سەربازی تورکیا و هێزی چەکداری سەر بە تورکیایان کوشتووە. لە بەرامبەردا 22 شەڕان گیانیان لەدەستداوە. لەلایەکی دیکەوە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و لە شاری قامیشلۆی ڕۆژئاوای کوردستان تەقیەوە. ئۆتۆمبیلەکە لە ناوچەیەکی مەدەنی و لە بەردەم چێشخانەیەک لە قامیشلۆ تەقیوەتەوە و بەو هۆیەوە 4 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 9 دیکەش بریندار بوون. دوای تەقینەوەکەش فەرماندەی هێزەکانی ناوخۆیی ڕۆژئاوای کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تی داهاتوە داعش بارگرژی و ئۆپراسیۆنەکانی تورکیای قۆستۆتەوە و دەستی بە جوڵە کردوتەوە. گەورەترین سوودمەندیش لە ئاڵۆزبوونی دۆخی ڕۆژئاوا داعشە. لە هەمان کاتیشدا ئاژانسی هاوار نیوز بڵاوی کردەوە چەند چەکدارێکی داعش هەوڵیانداوە لە کەمپی هۆگ لە پارێزگای حەسەکە ڕابکەن بەڵام دواتر دەستگیر کراونەتەوە. دوای ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان هێزەکانی سووریای دیموکرات شەڕی دژی داعشیان ڕاگرت و لە ئێستاشدا چەکدارە دیلەکانی داعش لە کەمپ هۆڵ لە پارێزگای حەسەکە هەوڵی ڕاکردن دەدەن. زیاتر لە 12,000 چەکدار و 7,000 ژوو منداڵی داعش لای هێزەکانی سووریای دیموکرات لە کەمپی هۆڵ دیلن. بە بڕوای شارەزایانی بواری سەربازیش ئۆپراسیۆنەکەی تورکیا کاریگەری خراپی لەسەر بەهێزبوونەوە و سەرهەڵدانەوەی داعش لە سووریا دەبێت. لەلایەکی ترەوە ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە 7 ئۆتۆمبیلی سەربازی ئەمریکا لە ناوچەی عین عیساوە بەرەو ناوچەی گرێسپی سەر سنووری تورکیا ڕۆشتون و ڕاوێژکارە سەربازەکانی ئەمریکا گەڕاونەتەوە بنکەکانیان و چاودێری وردی شەڕی تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات دەکەن. شەڕی نێوان سوپای تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات بە درێژایی 475 کیلۆمەتر سنووری ڕۆژئاوای کوردستان ماوەی 3 ڕۆژە بەردەوامە. تورکیا لە ئۆپراسیۆنەکەدا دەیەوێت 30 کیلۆمەتر قوڵایی ڕۆژئاوای کوردستان کۆنتڕۆڵ بکە و دواتر 3 ملیۆن ئاوارەی سووریا کە لە تورکیا تێیدا نیشتەجێ بکات.